لعاسل وفصل زي قايبة به بريمانا بس حيف كاكا ودي هذا شلون بپێشمەرگە قایم بوو ڕاستی ناتوانم بە هیچ شێوەیە بگەڕێمەوە شاری گەرکوک. من کاتێک ئەگەڕێمەوە بەستە بەرزی بگەڕێمەوە بەسەر شۆڕی قەت ناگەڕێمەوە. هاتن ئەو خانی چۆل بوو دەستیان بە سەداگرت عەرەبەکانیان بردە ناوێ. ڕۆژێکی زۆر ناخۆش بوو هەرگیز لە یاد ناچی. لە دوای ڕوخانی ڕژێمی باس و دروستبوونی عێراقێکی فیدراڵ هێشتا ئیرادەیەکی جدی لە نێو حکوومەتە نوێیەکەی عێراقدا بەدی ناکرا تا بتوانێت کۆتایی بەوستەم کاریانە بهێنێت کە بە درێژایی مێژوو لەلایەن دەسەڵاتە یەک لە دوای یەکەکانی ئەم دەوڵەتەوە بەرامبەر بە کورد کراوە وەک پێشێلکردنی مافەکانیان و کۆشتن و ماڵوێرانی و سووتاندنی گوندەکان و دەرکردن لە زێدی خۆیان. ساڵ لە دوای ساڵ ناکۆچەکان گەرژی زیاتریان لەیەکەوێتەوە. لە ئەنجامدا حکوومەتی هەرێمی کوردستان وەک هەنگاوێک بەرەو سربەخۆیی گەشتپرسی ڕاگەیان. هەموو هەنگاوەکان ئەوە بوون کە ئەو شەڕاکەتەی کە هەمومان بە تەما بووین پێکەوە درستی بکەین شکستینەوە. ڕۆژی 25 ئەیلولی 2017 دەستنیشان کرا بۆ ئەنجامدانی گشتپرسی بۆ سربەخۆیی کوردستان. ڕۆژی 25 ئەیلول لەبیتە ڕۆژی دیاریکردنی ڕەفرەندوم. کێشەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق زیادی کرد. دەسەڵاتدارانی عێراق بەردەوام هەڕەشەی توندیان لە کورد دەکرد. پێمان گوتن خراپی بارودۆخ لە دوای گشتپرسیەوە دەست پێ دەکات. هەموو پەیوەندیەکانمان لەگەڵ کوردستانە دەپسڕێنی. ئەو ڕۆژە بڕیار دەدەین بچینە ناو کەرکووک. ڕۆژی 16 ئۆکتۆبەری 2017 چەندین گروپی چەکداری حەشدی شەعبی بە هاوکاری سوپای عێراق بە هەموو چەکە قورسەکانیانەوە پەلاماری کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمیاندا. لە ئەنجامدا زۆربەی ناوچەکانیان خستە ژێر دەسەڵاتی خۆیانەوە. کوردانی کەرکووک و دەوروبەری ناچار بوون ماڵ و حاڵیان جێبهێڵن و بەرەو شارەکانی هەرێمی کوردستان هەڵبێن. شار کەسی تێنەما و هەموو وەکو ئەو خەڵکە هەمومان هاتین هەر کەسە و بەرەو سلێمانی و یەکێ بەرەو چەمسەماڵ و یەکێ بەرەو هەولێر و هەرس کەسەکەەوە فریایەوەکەوت کە دەرچێت و بە هەر لایەکە ڕاکە. ئەو ڕۆژێک کە هاتشن دەرچوم لە ڕێگەی شۆرا و ئەمەویش دەرچم لێ ڕێیان لێمان کرد خۆمان کرد کۆڵانەکە تەقیان لێمانە کرد. بەو ماتۆڕە هاتووینە ئەو ماتۆڕەمان هەیە هێچی ساحێ بڕێ عایلێن ساحێ بڕێ مناڵوردین. مێمە ژیانمان زۆر خۆش بوو لە کەرکووک. ماڵی خۆمان بوو خانی خۆمان بوو هەموو شتێکمان نەبوو هیچ نقستانێکمان نەبوو لە کەرکووکە. کەرکووکمان بەجێشت لەو کاتۆ نەمابینێتەوە. لە کاتی ڕووداوەکەی 16 ئۆکتۆبەر چەندین خێزانی کورد لە کەرکووک ئاوارە بوون بەسەر شاری هەولێر و سلێمانی و دەوروبەریدا دابەش بوون. دوای ماوەیەک لە ئاوارەبوون و ماڵوێرانی بەشێک لە خێزانەکان گەڕانەوە بۆ کەرکووک بەڵام بەشێکی دیکەیان تا ئێستا ئاوارن و نەگەڕاونەتەوە.
لە چاوەڕوانی گەڕانەوەیاندا بۆ کەرکووک کاروان و هاوژینەکەی لەگەڵ مناڵەکانیان لە باڵەخانە تەواو نەکراوەکانی شاری هەولێر لەگەڵ چەندین خێزانی ئاوارەی دیکە ژیان بەسەر دەبن. من پێشەوەی ئەم وەزعی 16 مانگە ڕوو بدا 2 ڕۆژ پێشەوە من دەژیر کرابووم کێشەیەک ڕوویدا ناو شاری کەرکووک لەگەڵ منە 2 ڕۆژ پێشەوە دەرچی کرابووم کە ڕۆژی 16 مانگ کە ئەو شتەوە ڕوویدا ئەنجام من بەربووم تر بە ڕێگایەک بەربووم بەرمیاندا بەڕاستی کە هاتمە دەرەوە لە ناو سزنەکە سێرەکەم کەرکووکە تیان نەماوە. پەیوەندیان پێم کرد گوتیان نەمێنی لەوانە بەڕاستی ئاتکوژن لەبەرەوەی کاتی ڕێفراندۆم من زۆر بانگەشەم بۆ ڕێفراندۆمە کرد. کاروان لەسەر هەردوو قۆڵی وێنەی سەرکردەکانی کوردی نەخشاندووە. ئەمەش بۆ ئەو بۆتە کێشەیەکی گەورە لای حەشدی شەعبی و هەندێک لە هاوڕێ تورکمان و عەرەبەکانی. ئێستا ناوی کاروان لای دەسەڵاتدارانی ئەو شارە لە لیستی داواکراوەکاندایە. لە کەرکووک بەنیدای عسکەری لە ناو شاری کەرکووک کە هەموو عسکەریەکان گوێیان لێتر پێ هەموو ئەوەی ئەجیزەی ئەمنی شاری کەرکووک بێ گوێی لێیە ئەو نیدایە القاقە بڵم بۆ دەرچوە لە شاری بەغدا وتم لەبەر چی لەبەر چی دەرچووە ئەرێت القاقە هەر جێگایە دیتان دەستگیریکەن لەبەر ڕسمەکانی دەستی بەو لەوزە پێمی وت ئەو شخصەکە پەیوەندی پێمەوە کرد. دوای ئەوە شەخص تەلەفۆنی پێم گوتی لە مکافحە وتیانە ئەو کوڕێکی ڕسمەی کاک مەسعود بەدەستێوێتی ئاوا چ بوو ئەو بەدەستێتی القاقە بزەیە پێ بڵێ ئاگاداری خۆی وتم چێ وتی لە مکافحە دەرهاب نامیان ناوە ئەبوتاتۆ کە چوونە سەر ماڵەکەشم ماڵەکەمیان هەموو شکانتە بانێکە یعنی شەشیان نێشتو هەمیان شکانیوە و هاتوون ئاگری تێبەردێنتر جیرانەکان نەیان نێشتووەتر دەیان پاڕانەوە وازان لە هێناوە لە ماڵەکە. لە دوای کۆنتڕۆڵکردنی شارەکە زوڵم و ستەمێکی زۆر لەلایەن حەشدی شەعبیەوە بەرامبەر بە کورد دەستی پێکرد. تەنانەت ناکۆچیەکان گەشتونەتە ئاستێک ئەو عەرەبە هاوردانی پێشتر لەلایەن ڕژێمی پێشووی عێراقەوە لە کەرکووک نیشتەجێکرابوون دەستیان کردو بە سوکایەتی و هەڕەشە بۆ سەر کورد. ئەم ستەمانەی حەشدی شەعبی و خەڵکی کینە لە دڵ وای کردووە هەندێک لەو ئاوارانی چاوپێکەوتنیان لەگەڵ دەکەین نایەنەوێت بە هیچ شێوەیەک ڕوخساریان پیشان بدرێ لە ترسیەوەی کە سوکاریان لە کەرکووک دەستگیر نەکرێن و تووشی ئەشکەنجە و ئازار نەبن. حەشابیانی بەوەستنەوە سایۆدای لە پێشمەگە کەچی دای لە هاوڵاتیش پێوە کرد چەندە هاوڵاتی بنە ناسم کە لەو نێوەندە پێوە بوون زۆربیان کوژران زۆربیان بریندار بوون زۆربیان دەرچوون بەرەو سلێمانی بە برینداری. ماوەیەک دوای ئەوە من گەڕامەوە کەرکووک کە من گەڕامەوە کەرکووک لە سەیتەرەکەی کەرکووک وتی ئەنتە بێشمەرگە من قسەم نەکرد بەسێکیان لەو لاوە باسی کرد باسی منیە کرد ئەوانی کە لە منە هەیە کە سەر بە چی لایەنێکم و سەر بە کێم و سەر بە کۆم باسی ئەوانەیە کرد. ئیتر وتم بەڵێ پێشمەرگەم ئیتر چاومیان بەستایەوە دەستمیان بەستایەوە و چاومانیان بەستایەوە چوونە ژوورێکەوە ئیتر هەڵبەت بە قسەی خۆشنا بە لێدان و بەو شتانە کردمانێنە ژوورێکەوە لە ژوورێکی تاریکە ئیتر پاش لێدان و ئەملا ئەولا ئیهانەیەکی زۆر وتی لە کاتی سەربەخۆیدا وتوتە بەڵێ یان نەخێر وتومە بەڵێ دوسێ جار تکراری کردەوە وتی وتوتە بەڵێ یان نەخێر وتومە بەڵێ وتی دڵنیای واتوتووە وتم بەڵێ دڵنیام من وتومە بەڵێ زۆر ئەزیەتمانیاندا زۆر ئیهانەمانیان کرد زۆر قسەیان بە کوردوت نەیانهێش بسمە ناو کەرکووکەوە نەخێر نەیانهێش ڕێیان پێم کرد. تەنها من شعرێکم بۆ خۆڕاگری خەڵکی کەرکووک وەک نووسەرێک خوێندوێتەوە لەبەر ئامە من داواکراوم و ئێستا لە شاری هەولێرم و ناتوانم بگەڕێمەوە شارەکەی خۆم. 3 ماڵمانە بووە دانەیەکی حەشابی فەرودیکردە دانێکی دیکەشی نیوەی فەرود کراوە نیوەی ماوەتەوە تقریبا ڕێک مایەک دوای ئەو حەدەسە بوو شەوی 16 مانگ چوونە سەر ماڵەکەم دوو هەمەرێک و دوو فۆرتی عەسکەری
هەمویان زلی ڕەشان لەبەرابوو ئێتر چبوونە ماڵەکەەوەنی بەڕاستی خۆمەتاسە نەچوونە سەر خاونەکە خۆم بەڵام ئەوەنی ماحون دەرگای ماڵەکەیان هەموو شکانووە چوونەتە ژوورەوە کۆمەڵە شتیان بردووە جیهازی کامیرە شتەکەیان بردووە ماڵێکی جیرانمان هەبوو لەو گەڕەکەی کە لێی دانیشتم من بە زمان ئێوانیان مهاجر ئێمانی مهاجرین بوون بە زمانی کوردی خۆمانیان ئاوارە ئەوان ئاوارە بوون لە حەویجە هاتبوون بۆ جیرانی من لە کەرکووک لەو گەڕەی کە لێی دانیشتم یعنی شتێکی زۆر یعنی زۆر لەگەڵ لا باش بووم یعنی جیرانەکان زۆر لەگەڵ لا باش بوون یارمەتیمان ئەدان ئەماوەند گوناحن لیان قەوماوە مهاجرن ئاوارن دوای کە ڕفراندۆم کرا ئەو کوڕ ئاگام لێ بوو تۆزێ گۆڕا تۆزێ حەزیکە من نەما تۆزێ شەڕێ فرۆشت کە ئەم وەز ئەمان بەسەر هات 16 مانگ هاتیم بووینە ئاوارە ئیستا ئاوارەی لە شاری هەولێر ئەم کوڕە هەسا منی داواتە بەر نامە لە مازنجەر وەرە سێری کەچی بۆ من نووسیوە ئەلێ خەوە بین جادە کەرکووک بینیتەوە یعنی قسەی ناشرینی زۆر پێم کردووە بەس تەسویرێکم کرا ماوەیەوە پێش تەسویرێکم کرا تەسویرەکەی بەم ناردووە ئەڵبەم نەڵێ ئەوە حاڵت برێن نە ئەو خۆڵەی ئاوا بخۆ بخەوە ئێوە ئێستاهلن دوای ئەوەش ڕسمێکی بۆم ناردووە ڕسمی حەزناو حەشعبەکە ڕسمی کردووە بۆتە حەشعبی برایەکی لە بەدرە برایەکی نەقیبە لە بەدر خۆشی بۆتە حەشت لەگەڵیانە وانتە ڕسمەکەی بەم ناردووە نووسێتی انتظر راح نجيك الأربيل إن شاء الله أدي بكر بو هولير إن شاء الله لەو کاتەوەی شاری کەرکووک و دەوروبەری لەلایەن سوپای عێراق و حەشدی شەعبیەوە داگیر کراوە ستەمکاری بەرامبەر کورد ڕوو لە زیادبوونە کوردانی 15 گوندی سەر بە شارۆچکەی سەرگەڕانی قەزای دووبز کە ئەکەوێتە نێوان کەرکووک و هەولێرەوە لەلایەن عەرەبە هاوردەکانەوە هەڕەشەیان لێ دەکرێت و بە پاڵپشتی سوپای عێراق و حەشدی شەعبی ئاگادار کراونەتەوە کە بە زووترین کات زەوێ کوشت و کاڵەکانیان و تەنانەت گوندەکانیشیان چۆڵ بکەن. تەماشای ناوی ئەو منتقەی کە ناوی کەندێ ناوەی قەراجێ زاستانی دڵکەی دەربەندی دەربەند گۆم گابەرەکە قووس یەک ناوم لۆ ببینەوە ناوەشی عەرەبی تێدابی لەو منتقەی وەکتیمی ئەم بەڵگە فیلمە ویسمان لە نزیکەوە چاومان بە خەڵکی و گوندانە بکەوێت بەڵام نەمانتوانی بچینە ناوچەکانیان چونکە ئەو گوندانە لە ژێر دەسەڵاتی حەشدی شەعبی و سوپای عێراقدایە و تۆڕی میدیایی ڕووداویش لای ئەوان قەدەغەیە. دوای پەیوەندیکردن بە بەشێک لە خەڵکی گوندەکانەوە بڕیارماندا ئێمە و ئەوان لە ناوچەیەک دوور لە مەترسیەکانی حەشدی شەعبی یەک ببینین. ئەو ناوچەیە کەوتبوو نێوان هێزەکانی پێشمەرگە و حەشدی شەعبیەوە. لە 16 ئۆکتۆبەر 16 دەی 2017 یەکسەر منتقەی کەرکووکیان تعریب کردو جێشی عەبادی هاتوو ئێستاش وە عەرەبیان هینایە لە منتقەی پەرکانەیان دانایە هوردە هوردەوادانێ بیان گۆزنەوە بەرەو گوندەکان تەبان ئەمە لە گوندی دانیشتبوون هەر کەسە خەریکی کار و کەسابەتی خۆتی بیدایەتی کە حەشدی شەعبی هاتێ دوای شورتە ئیتیحادی هاتێ خەڵکەکە داوەراوە لە شوێنی خۆی ئەتیادی بوو کەس ئەوەی ماڵی خۆی بەجی نەهێشتیە. بەڵام 27/12 مەجموعەک عەرەب هاتن ئەو عەرەبە بەدووەکان زیاتر چینە لە 300 لە بۆ 400 کەس دەبوون زیاتر لە 100 سیارە هاتن بەناو گوندی وەربوون لەگەر مەجموعەک سیارەی هەمەر احتیمالە زیاتر لە 8 لە بۆ 10 هەمەر دەبوو لەگەر مەجموعەک زابط و شورتە ئیتیحادی لەگەریان بوو هەمویان ئەوانە فیدای سەدام بوون هەموو ئەستقای سەید ڕئیس سەدام حوسێن بوون هەموو بەلگیان هەیە لەکردمان تەسویریان هەیە هەراتن هەموو شتێک حیمایان دەکرا لەو منتیقەی هاتن ئەو خانی چۆل بوو دەستیان بەسەداگرت عەرەبەکانیان بردە ناوێ پاشێنێکە لە ماران دەگەڕان مەسەن دەیانگوتە عەرەبەکەی کامە خانی تووە دەیگۆوە خانی منە دەچوو لە مارەکاندا خەڵکی تێدا بوو
تەبلیغیان دەکرد لە بۆ خلای 3 ڕۆژی دەوی چۆلی بکەی ئەو خانیە ئەوانت نازعی داعش بن و وەڵی ئێستا بگەرن و زیمان ئەمە ئەماسلی خەرچی وێندرینە و مستەشمان هەم بۆی ئەوانە هیچ مستەمسەکەیان لێ بەڕاستیانی ئەوانە ڕۆژ بە ڕۆژ دێن تعدای دەکەن یعنی هەر ئەوە ئەمەواڵە دروست بووینە هەتا ماینە هەر ئەوانە بێن ئەوە تەرعیلمان بکەن و هەر ئەوواە بێن داگیرمان بکەن خەت شتەکەوە هیچ عقلە قوبوری ناکاتن ئەوانە کاتینە بە پشتقیم بووینە بۆ کتابی کە لە محافز لە بۆی دروستکردینە و قیادەی قواتی قیادەی عملیاتی سلاحدین و پارێزگاری کەرکووک بە وەکالەت بە عەرەبکردنی ناوچە کوردستانیەکان لە عێراقدا مێژوویەکی کۆنی هەیە لە پێش دەسەڵاتی بەعسیەکاندا عەرەب دەهێنرانە ئەو ناوچانە و نیشتەجێکران بەڵام لە سەردەمی دروستبوونی بەعسدا کورد لە زێدی خۆی دەردەکرا و عەرەبی هاوردە لە شوێنیان جێگیر دەکرا 13/6/63 لەلایەن ڕژێمی بەغدا کە سەرۆک کۆمار عەبدولسەلام محەممەد عارف بوو تەنسیقی لەگە بەعسیەکان کرد لۆ ماوەی 9 مانگ دەڤەری کەندێناوی 72 گوندە هەموو منتیقەی سوتاند و کوردەکانی ڕاوێزکرا لۆ منتیقەی هەولێر و بە عەرەبی دەست پێ کرد هەتا 67 عەرەب کە یەکەم جار هاتە ئەو منتیقەی ساڵی 63 پیان دەگوتن عەرەس قەومی هاتن خەڵکیان تاڵان کرد و کاتی فەرهود و شتیوان پێدەگۆ ماڵی خەڵکیان سوتان خانێکانیان تێکدا خەڵک ئاوارە بوو ڕۆیشت ئیدی پاشان هەندێک عەرەبی هاوردیانە بەڵام ئەوانە وابزەم ئەسلشیان عێراقی نینە بە دوو بوونە جنسی و شتیان لە بۆ دروستکردینە هاتنەوانە هەتا 68 مانەوە لێرە پاشان خەڵک گەڕاوە سەر گوندەکانی خۆی نەکسەی 1975 شۆڕشی ئەیلول تێکچوو دیسان تەعریب و تەبعیز دەستی پێکردەوە لەلایەن ڕژێمی سەدام حوسێن لۆ ماوەی 28 سار ئەمە دەرکراین ئەمە جێگامان نەبوو لێدانیشین هەموو تەرعیل کرابووین هەموو خزمەکانمان لە کەرکووک و لە هەولێر و لەو شوێنانە دەچوین هەر 2 نەفەرمان لە مارێک دەخەوتین 3 نەفەرمان لە مارێک دەخەوتین هەموو بێ جێگا و بێ مەکان و بێ کار بوون یەکێکمان ئیش و کارێکمان نەدەزانین جگە لە فەلاعەتی و مەڕدا ئاژەڵداری ئەو وەختی خۆمان ساڵی 2003 پرۆسی ئازادی کە ڕژێمی عێراق نەما تەبانە گوندانە بەخۆی چۆل بوو خەڵک ئەوانی دەرنەکرد لێرە بەس لەبەر ئەوانە وەکو داگیرکەر هاتبوون بەخۆیان ئێرەیان بەجیێشت هەتا عەرەبەکان بەخۆیان بە ئەترافی خۆیان زۆر جار باسییان کردیان لۆ ئەنگۆ مەیت و جەنازە ئەوەتان نەشارتەوە گوتێ ڕۆژێکمان لە پێشە کە ئەمە سەدام حوسێن نەمینێ لەو منتیقە نامینێن ئێستا کە هاتیینە ئیستیغلالی ئەو فرسەتیان کردیە کە بشێویەکەیە مەسەلەن مەشاکلێ بینی حکوومەتی هەرێم لەگەر حکوومەتی ناوەندی ئیستیغلالی ویان کردی هاتیینە احتیمالیشە پاڵپشتێکیانە بی لەلایەن هەندێک برێن عەرەبی شۆفینی دامی وانە بکاتن ئیدی هاتیینە ئێرکوانە بەڵام ئەوانە لە 2003 لە بۆ ئێستا 14 ساڵە لۆ ڕۆژێک نەهاتیینە ئێرکوانە مەسەلەن هەر ئێرکوانە هەر لە ژێر دەستی حکوومەتی مرکزی بووە حکوومەتی کوردستان سوڵتەی نەبووە لێرکوانە لۆ نەهاتیینە داوا بکەن مەسەن ملکمانەیە خانومانەیە ئەو شتانە هیچ مەبەڕێک و بەلگەچیان بەدەزوێنیە با قۆچانی ڕەش بینن وەکوما کە زێدی باو باپیرمانە ئێستا ئەمە هەر یەک لەو گوندانە هەر هاوڵاتەیەک هەرفە لە هەر زۆتیارێک بەلگە و نیشانەی بە قۆچانی ڕەشی 1938 تاپۆی ئەوەی عێراقی هەیە کە لە کەرکووچش مەوجودە ئەوەی حەقیقەت بی ئەوانە کە داوا دەکەن ئەو منتیقە ئیمێ و ئەمە لێ ژیاینە ئەوە هیچ ئەساسەشی نییە چکە ئەمە هەمومان بەبیرمان دێ بابی خۆم بەبیر دێ ئەمە لەو سنووری دانیشتینە پێش لە زمانی ئیمپراتۆریەتی عوسمانی ئەو سنوورە ئەمە خەرچی ماوەدان باو باپیری ماوەدانی کردەوە ئەوە قۆچانی ڕەشی پێدەڵێن زمانی مەلەکیە حکوومەت عێراقیە ئەوەش تاجی مەلیک ئەوەش 1938 ئەوە کوو بەڵگە ئەوە یەکیچیان ئەوەیان ساڵی 1962 4657 دۆنم مایتەوە بەڵام ئەو بەس پەلکانە ئەو بەلگانەی نییە ئەو گوندانەی ئێرە هەموو بەڵگیانەیە هەموو قۆچانی ڕەشی هەیە ینی پێش تاریخی ئەو عەرەبە هاوردانە خەڵکی کورد لێرکوانە بۆ منتیقەی کوردنشینە بێن بە دەبابەی بەسەرمان بکەونە بە چۆری ناکرد لە بۆیان ئەوەی تامین بە ئەو زمانی سەدامی نییە
حکومیان لەدەستبی ئەمە هیچ ئیمکانێتمان نەبێ ئەمە هەموو خۆمان یعنی تەسعیبە خۆمان دەدەین بەماری منداری خۆمان دەدەین قبوریش ناکەن یعنی جێباو باپیرمان داگیر بکەن. کوردانی کەرکووک و دەوروبەری بەردەوام ژیانیان لە مەترسیدایە بە بیانووی جیاجیا ڕۆژانە ڕوبەڕووی هەڕەشە و ئازار دەبنەوە لەلایەن دەسەڵاتدارانی ئێستای ناوچەکەوە لەلایەکی دیکەوە ئەو ئاوارانەی نەگەڕاونەتەوە شارەکەیان ژیانێکی سەخت بەسەردەبەن و دەڵێن حکوومەتی هەرێم بە پێی پێویست هاوکاری نەکردوین ئەوانەی دێن بە هانامانەوە تەنها کەسانی خێرخوازن. چوار مناڵ و خۆم خێزانەکەم 6 نەفەرین ئەم سییانیان لە مەکتەبن لەبەر ئەم وەزعی کە ڕوویدا لە کەرکووک ئەم ساڵیان فەوتا ڕۆی لێرە بەڵێ لێرە قوتابخانە هەیە لێرە مەسرفێ بەڕاستی من نیمە ئێستا من 2 مانگەوە بە 3 مانگەڕەوە معاشم بڕاوە نیمە بۆ مەکتەب بنیان بیان لێرە ئەم ساڵیان فەوتا ڕۆیشت بەخوا لە سەرما ئەوەیانەوە 6 ڕۆژە نەخۆشە هەر ڕشێتەوە لە سەرما شتەکەوا لە پێ چاوە دیارە هیچی گیانی غورفەکە سەرمایە زستانە وەز ئەمان بەڕاستی زۆر شەڕە. پیاوەکەم 2 خێزانی هەیە 11 مناڵی هەیە ئیستا لێرە دانیشتونە ژیانمان هیچ ژیانێکمان نییە هیوا یعنی ئاواتە خوازی بگەڕین لە شوێن و ڕێی خۆمان 11 مناڵ ئێستا لە کریابین باشترێکە ئەوەی هەیەی بەخۆی خانی گردە بە کرێوتیە دانیشتووە و ئەوەی شینەی بێ ئەها ڕەزالەتە کێشی لێرە. گەڕانەوەی ئاوارەکان بۆ کەرکووک پەیوەستە بە هێوربوونەوەی بارودۆخی سیاسی ناوچەکە زۆربەی ئەو کەسانی نەگەڕاونەتەوە دەڵێن گەر پێشمەرگە نەگەڕێتەوە کەرکووک و ئاڵای کوردستان جارێکی دیکە هەڵ نەکرێتەوە ئێمەش ناگەڕینەوە. کاتێک ئەگەڕێمەوە بەسەر بەرزی بگەڕێمە بەسەر شۆڕی قەت ناگەڕێمەوە گەسە شۆڕی قوبڵ کریا لەوێ بوو لەناو ئەو جێگایی کە داوام لێکرد زابتێکەیە پلێت تۆزێ پلەی بەزە بە منەڵێ ئەوانەی دەست بسڕەوە وەرە بگەڕێەوە من هەمەیەک جارم بە ئاڵای کوردستانەوە بە ئاڵای حزبەکانمانەوە بچینەوە کەرکووک صاحب شەرەف و ناموسی خۆمانین لەسەر ئاڵای خۆمان دەربە دەربووینە ناچاومان بەرایی نادا لە کەرکووک ئێمە ئاڵامان هەڵ نەدرێ هیوادارم ڕۆژێ بگەڕێنە بەس بە سەربەرزی بگەڕۆن ناو شاری خۆمان